کارمەند بوو لەوێ دەیگوت بورقەیەکە شلی دەکەینەوە بنزین کەم هەوا بنزین و هەوا دەڕوا لا بەشێک لە بەنزیخانەکانی کوێە لە کاتی دابەشکردنی بنزینی حکومی بنزیخانەکە چۆڵە و لە بەشیشتریشان قەرەباڵغیەکی یەکزار زۆر دروست دەبێت. ئێمە لەگەڵ شۆفێران قسە دەکەین هەندێکیان گومانیان لە کوالێتی بنزینەکە و ئەبڕی ئەو بنزینە هەیە کە لە بنزیخانەکان دابەش دەکەین. ئەوان وتیان بڕی بنزینەکە کەمتر دێ وەک لەوەی لە عەدادەکەدا دەنووسرێت و وە کوالێتیەکەشی دەستکاری دەکرێت. ئێمە بۆ داداچوون بۆ ئەم بابەتە قسەمان لەگەڵ هێمن عومەر بەرپرسی نەوت و کانزاکانی کوێ کرد. ئەو ڕایگەیان لە کاتی دابەشکردنی بنزینی حکومی فەرمانبەری لیژنەی سوتەمەنی ئێمە لە بنزیخانەکاندا هەیە. ئێمە چەند جارێک وەک ئەوتی بە داداچوونم بۆ ئەم بابەتە کردووە دەرکەوتۆ وانە بووە. ئەمە قسەیەکە وتی شۆفێران خۆیان فێربوون و ڕاهاتون لەگەڵی کە بە بەردەوام دەیڵێنەوە ئەجینا وەگە و ئاماژەی پێدا هەر شۆفێرە گلەی لە بنزین هەیە با لەبەردەم عەدادەکە بوەستێت و داوا بکات کە فەرمانبەری لیژنەی سوتەمەنی هەر لەو کاتەدا پێوانەی بۆ بکات نەک کاتێک دەڕوات و دوور دەکەوێتەوە جاگلەی بکات. و وتیشی زۆربەی خەڵک بە دوای قسەوە کەوتون و وەگەوە ئێمە پشتینینمان بۆ کردووە نەکوالێتی بنزینەکان دەستکاری کراون نا عەدادی بنزیخانەکان. بەڵام وەکەوەی دەبین کە خەڵکێکی زۆر چەند بنزیخانەیەکیان دیاری کردووە لە کۆیە کە با بەردەوام سەردانی ئەو بنزیخانانە دەکەن و بنزیخانەکانی تریش کە هەمان شێوە بنزینی حکومی و بە هەمان نرخی 750 دیناری دابەش دەکەن بەڵام نە قەرەباڵغی دروست نابێ بەڵکو کەم یاخود تاک سیارە دەبینین کە لەو بنزیخانەدا بوەستن. وەکار ئەوەیە ئەم بنزینەی ئێرە بنزینێکی چاکە دوای ئەوەش فێریتیان نیە مزەخەکان تەواون لەبەر ئەوەی هەموو کەس ڕوو لێرە دەکە. ئێستا من بۆ خۆم گەلێجار بنزینم زۆر کەم دەبێت ڕادەوەسێمەتە ئەمە دەیبێ یان ئەوەی ئێرە یان ئەوەی شوێنشتر ناومێن ئەوەی ئەو بەری لای معمل ئاردەکەش بەلای بەرجادەوە ئەویش مزەخەکەی باشە و فێری نییە. بەڵام ئەوەکانی کە ئەوەی ئازادیش و وانەی ئەو بەری ژستەر ڕێی دەستی کۆیە بەخۆی هەموو فێریان هەیە. باشە هەمان بنزینی حکومە نییە ئەوانیش بنزینی حکومی نافرۆشن بۆچی ئەو جیاوازیە؟ بەڵێ هەمان بنزینی حکومەت دەفرۆشن بەڵام چییە لە مزەخەکەدا فێری هەیە لە مزەخەکاندا خۆت بەسەرت هاتووە؟ بەسەرم هاتووە بەڵێ بۆ خۆم بەسەرم هاتووە و تەمەشام کردووە و لەگەڵەوەکانی کە یعنی 3 لیتری فەرقە لەگەڵ ئەمە ئێرە 3 لیتری فەرقە ئەوانەی ئەو بەرێ. لیژنەی سوتەمەنی دەڵێن بەردەوام ئێمە کارمەندمان هەیە لەوێ ئەو دەڵێن بە حیساب دێن بەرامەر ئەوەندە لەو کاتێ ئەوان لەوێن ئەزچاکی دەکەن دوایی نازانم لە کوڕێکم بیستۆ کە کارمەند بوو لەوێ دەیگوت بورقەیەکە شلی دەکەینەوە بنزین کەم هەوا بنزین و هەوا دەڕوا بۆ ئێمە حیسابی ینی ئەوە بۆ منی باس کردەوە ناوی نادی بۆ منی باس کردو دەرێ ئەو هایە بنزینخانەکان هەمووشی ئێستا بوونە ئەهلی بەس ئەم بنزینخانە ئێرە بەڕاستی لە ئەوەڵ و لە ئاخری هەر بنزینی چاک بۆ بنزینخانەی کاک عەلی مەنسوورە ئێرە. بەڵێ بۆ خۆت دەزانیەوە 12 عەداد بنزین دابەش دەکات بەڵام لە شوێن تر عەدادەکانیشی کەمە بەڵام هەر چۆڵە و قەرەباڵغی دروست ڕەحمەت لە بابەت بنزینخانەکە ئێرە زوو دەڕوا بەهۆی ئەوەی کە دەفەرمووی مزەخەی زۆرە کە مزەخەکانیشی زۆرە لە هەموویەوە ئیش دەکا کارمەندەکانیشی کوڕی چاکن و بەڕاستی لێ هات.